ئەوە بە بیری من مالی پەنجامە ئەو گرفتن نەبووینە بێ ئاوین نەدیتی. مامکەریم هاوڵاتیەکی دانیشتووی گوندی شێرکاوەی سنووری ناحیەی سمیلانە ئێکانی بوو ئێکانی دوو زەوی ئەکنە توتن و تەماتە. باس لە گرفتی کەم ئاوی دەکات لە گوندەکەیان. ئەمساڵ نەبوونی ئاوی پێویست کێشە و گرفتی زۆری بۆ گوندنشینان دروست کردووە. بە میلیۆن مەسەفانێ کردیا ئاونی پێ ئاودەم هەگوندەک نییە هەموو چیەکن خڕەوە چێکری هاتینا زارە خصوص گوندی شێرکاوێ ئەو هەنەماینە دەکە ئیوە بسێت زۆر مارەسۆ شاری چۆرەکەن وڵی داواکان ئەوێ دەگەر عیلاج شوێن لێ بکە بێ ئیتیبازین و لێبدایان ئاوێن و دابین کە مستەمڕ بێ نەکە لە ئەم تێزارەشێتان چەک بێ لۆ مارە چێلۆ دووە بیستی شۆ بە نەکەوی ئەلان ئێکتان چادێ لە ئەبتێ زارەچێ و بکەس ناکەوی. پێش قەیرانی کەم ئاوی و وشکە ساڵی ژمارەیە گوند و ئاوای سنووری ناحیەی سمیلان گرفتی نەبوونی ئاویان هەبووە بە تانکەر هەفتانە ڕۆژێک ئاویان بۆ دابین دەکرا بەڵام تەنها بۆ خواردنەوە نەک بۆ کشتتوکاڵ و ڕەز و باخەکانیان. کاریگەری وشکە ساڵی زیاترێبی کاریگەری ئەو بێ ئاوی زیاترێبی لەسەر ڕووەک لەسەر داروبار لەسەر ئاژەڵ لەسەر هەتا بگرە ماڵەکان کە ئاوی خواردنەوەیان نییە پێیان دابین ناکرێت جگەلەوەی کەوام ڕۆژ لە دوای ڕۆژ بەرگە هەوا مسن زیاتر گەرمەبی باران و بەفرۆک و پێویست ناباری ژینگە زیاتر گۆڕانکاریە ژینگەیەکان خێراتر ڕوو ئەدەن ئەمەش کاریگەری لەسەر چۆڵبوونی گوندەکان هەیە. بەهۆی وشکبوونی ڕووباری دۆڵی ڕۆست لە ناحیەی سمیلان ژمارەیەکی زۆر ماسی لە ناوچوونە. ئێرە ڕووباری دۆڵی رووسیا بەهۆی وشکە ساڵی هیشکبوونی ئەو ڕووبارە بە هەزاران ماسی لە ناوچیە ئەوە ماوەی 2 ساڵە ئەو هیچکە ساریە لە دوویەکدادێ بە هەزاران ماسی لە ناوەچی هیچ کەسێش بە دوودانە هاتیە ئەو ماسییا و پەنجەمازی ڕزگار کرد. ماوەی 2 ساڵە وشکە ساڵی زیانی زۆری بە کەرتی کشتتوکاڵ و ڕەز و باغ و بەرهەمی جوتیاران گەیاندووە هەر ئەوەش وای کردووە دانیشتوانی ئەو ناوچانە گوندەکانیان چۆڵ بکەن و بەرەو سەنتەری شار و شارۆچکەکان کۆچ بکەن. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، ناحیەی سمیلان.